ئەو کاتتان باش بەڕێزان چۆنن باشن دوابەدەیە ڤیددیۆی کە دروستم کرد پێشتر هەفتەی پێشووتر لەسەر ڕێگاکانی هاتن بۆ ئەمریکا تەبعاً پرسیاری گەلە زۆر دروست دەبیتن و بە تەلەفۆن و بە مەسیجوە و ئەو بابەتانە ئەوڕۆکە ڤیددیۆشکە دەکەم تابان بەو شەوەی بۆ جەوە بارانەکی خۆشە ڕەحمەتە باسی چەند خاڵەکی دەکەم بێگومان زۆرێک لەوانەیە کە گویان لە ڤیددیۆ یەکەم بوو یاخۆ سەیریان کرد ئەو پرسیارانە لێ دروست بووە شوێنەکانی ئەمریکا لە ڤیددیۆی باسی ویلایەتەکانی ئەمریکا دەکەم بەگشتی چەند ویلایەتە و ئەو شوێنانەی کە تێدانە جەویان کۆ لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی خۆشی و ناخۆشیەوە لە ڕووی سارد و گەرمیەوە لە ڕووی ژیانکردن ئایا چێندەرێک خۆشە لە بۆ ژیان چێندەر باشە لە بۆ عایلەی چێندەر باشە لە بۆ ئیشکردن لە بۆ خوێندن لە بۆ تەرفیهی حیاتەوە و بابەتانە گرانی و هەرزانی ئەوانە بە وردی باسی دەکەم خاڵەچکە چ زۆرە ئیشێک لە ئەمریکا زۆر مەرغوبە و وەکو دەڵێ پارەدارە هەندێک تەوزیحش دەدەم لەسەر ڤیددیۆکەی تر ڤیزەی قوتابی هەیەکە گوێت تەڵەبەبی قوتابی چۆن دەوێت بێتە ئەمریکا خاڵەکی تریش بە شێوەی گشتی گرین کارت و ئێسایفی ئەوانە باز دەکەین با سەرەتا باسی بچینە سەر ئەو خەریتەی ویلایەتەکانی ئەمریکا زۆر بە وردی و بە پوختی و بە کورتی باز دەکەم شوێنەکانی ئەمریکا با تەمەشای ڤیددیۆی بکەین و ئەوجە دەگەڕێمەوە لە بۆ تاواکردنی خاڵەکانی تر هەروەک دەبینن ئەوەیان خەریتی ئەمریکایە ئەو خەریتەم لە ماڵێدانەیە لە دیواری ئەمریکا وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشەکە لە کیشوەری ئەمریکای باکوور ئەمریکای باکوور گەر هەڵە نەبم لەو سێ وڵاتی پێکدێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەنەدا لەگەڵ مەکسیک ئەویان مەکسیک و ئەمریکا و کەنەدا هەر سێکیان باکووری ئەمریکا پێکدێنن تەبعاً لەو معلومات درێژترین حدودی هەیە لە هەموو عالم ئەمریکا و کەنەدا حدودەکان زۆر درێژە حدودی ئەو وڵاتەی بچەند هەزار میل دەبیتن ئەمریکا وەکو خەریتەکە لە 48 ویلایەت پێکاتیە ئەو ویلایەتانەی کەەوە هەمویان پشتیان بەیەکوەیە بەڵام لە ڕاستی لە 50 ویلایەت پێکدێ ویلایەتی ئەلاسکا و ویلایەتی هەوایشیان ڕەبت کردیە ئەوەیان ئەلاسکایە لە ئەسڵەندا ئەوە خریتەی بچووکتریان دروستکرد هەتا لۆ پێگەیشتن ئەوەش هەواییە لە ئەسڵەندا ئەلاسکا کەوتیتە ئەوە کەنەدایە نەگەتمەشای خەریتی کەنەدا بکەین کەنەدا لێرە بیتن ئەلاسکا کەوتیتە ئەو منتیقەی تقریباً ئەوەش رووسایە بەڵام ئەوە هینایتە لە بۆ ئاسانی تەماشا رووسیا و ئەلاسکا زۆر لێک نزیکن با بڵێن خاچی ئەمریکا خاچی رووسیا ئەو شوێنەوە بزانم نقطەیە نزیکترینانە دوورگەکە هیچیان ساحەبی نینە هەیەکە و نیوەیان بەبەرکەتیە خوانە خوازە بەتە شەڕ ئیتر زۆر لێک نزیکن ئەوەش هەواییە هەوای تقریبەن لۆیە خۆشە و شوێن لەدایکبوونی ئۆبامەیە زۆر هەمووی جەزیرەیە هەوای لە ئەسڵەندا خۆی کەوتیتە ئێرە ئەنەگەرەوە ئۆقیانوسی هێمنبی تقریبەن 6 ساعاتێک دەڕۆی لە کالیفۆرنیا بە تیاری کەوتیتە ئێرە ئەو لاش دەبتەوە قاڕی ئاسیا و یاپان و منتیقە بەڵام ئەمە شێوەی گشتی ئەوە خەریتێکە ئەوها ڕێکەتیە هەوایش کەوتیتە ئەگەر ئێرە وەرگرینەوە ئۆقیانوسی هێمن بیتن ئەمریکا هەوای کەتیتە ئێرە و یابانش کەتیتە بەندەرێ ئەمە ئیشمان بۆی نییە ئەوە ئەتلانتی گۆشنە ئۆقیانوسی ئەتلەسی لەولایش ئۆقیانوسی هێمن هەنی ئەمریکا کەوتیتە هەردوو لە وەکو جوگرافی کەچتە ناوڕاستیان وەکو باسمان کرد ئەو خەریتەکەیتی گەورەترین ویلایەتی ئەمریکا کە لە ناو خودی خەریتەکە بی تێکساسە ڕۆد ئایلند بەس ئەوەندەیە لە هەمووان گچکەترە ڕۆد ئایلند با بڵێن جەزیرەی ڕۆد مەشایکە ئەوە چەند گچکەیە ئەوەش چەند گەورەیە عەدەد سوکان کالیفۆرنیا تەبەن ئێستا دەرنێ سەرێ بزانین کووە معلوماتەکان لەسەر ویلایەتەکان وەکو باسمان کردەوە خەریتەکەیە کالیفۆرنیا ئەوەیان کالیفۆرنیا ئۆریگن واشنگتن سیاتل نێڤادا ئەوە لاس ڤێگاس و شارێک معروفە ئەوە ساندیاگۆیە
من لو آخره ما 2 ميل ما بقى مكسيكا وحدود مكسيكا. أوش لوس أنجلس. كاليفورنيا وكو ولايات لتسار شاري جورا بيكدي خلك هرو دزاينت لوس أنجلس شارع يعني سان دييغو عفوا ولاياته والله ما أنا الشارع كله نبي سان دييغو لوس أنجلس سان فرانسيسكو ساكرامنتو عاصمة كيتي دائما ولايات كان أمريكا عاصمة كاينة زور جزكنا شاري جورا تريانية مثلا نيويورك سيتي سان نيويورك ليريا نيويورك سيتي وكو شارع جورا كي بلام البيني عاصمة كيتي أو بنسلفانيا أو نورث كارولاينا أو فلوريدا أو شهر بناوبان كان يعني ولاية كان فلوريدا نيويورك إلينوي كشهر جورا كيناوي شيكاغويا مثلا ميشيغان ليريا كانساس إيرا تقريبا ناو راستي لفيديو يقواسب كده ناو راستي أمريكا إيريا ولاية أريزونا نيفادا إيرا لاس فيغاسا ناوتي بنزاويك كو فيديو درستم كل ليريا أوش كاليفورنيا وماشي هو تكساس شارع جورا كان يعني مثلا كباس ماكل لاس فيغاس أويا لولاياتي نيفادا لوس أنجلس لولاياتي كاليفورنيا إتر واشنطن بواشنطن سياتل المشهورة عاصمة أمريكا كوتيتا إيرا أو مثلثي واشنطن دي سي واشنطن دي سي بخوي نشارة مقاطعة زور زرقسكية لبين ميريلاند وفرجينيا و ويست فيرجينيا أو سيا أو عاصمة كيتي أوش أوهايو أو كجغرافيا كشو هوايان كوتسونا طبعا أو سيسا ولاياتي من بيشتري لو مينيسوتا يبوما إيرو نورث داكوتا ومونتانا ويرانا لقل بفري زور ناخوشا 2 سال پیش استاکه گیشت ناقص پنجایویچی و کاتی کلی بوم زور ناخوشا زور سارده او جنوبی زور گرمه أريزونا گرمترین ولایتی تیل أمریکا كاليفورنياش بهارة دائما بهارة إيرو فلوريدا دائما بهارة خوش نزوى كانيان كاليفورنيا عدد طبعا أمريكا بهموي 330 مليون كذابيتن كاليفورنيا بس الشيري بركوتا 38 مليون نفر دبي وايومينغ هرچند ولايات اللي زور قبرية عدد اللي همان كمتر نزيتي 600,000 كسا كمتر زياتر وايومينغ كاليفورنيا زورترين وايومينغ بسوكترين كمترين عدد تكساس جورترين ولايات رود ايلاند الهمان قزقتر او نوتانا دشتاينة تقريبا هموي دشتاية ناتو الشاخابية كان او منطقية ألابيتشيان أباليشيان ماونتن او زور قورية همي شاخابية تيتر او بالي اوشيان لبيني كولورادو يوتا او زنجيرتي الروكيا اي معروفة كرامبو فيلمي لدينا اوشيان انت هر ولاياتك وبشتك بنا وبانقا براستي برنامج هي ان شاء الله لما اجي سيوتار جولتي همو امريكا بكم فيديو لسر هم ولاياتك بكم بيك دفعة روجي فيديو شي دانيم يتليرا ودس بيدكم حتى دقاتو شيني هر ولاياتك ستشتشي لي شخصيتك شوينك شتشي نامو ان شاء الله تصوير دكمو ايويلي ببجناكم أوا لروي خريدكوا لذهن تاميتن استباسي ويدكين جيان سونا أمريكا لشين كامشين باشا لو جيان لو عائلة لو منال لبو إيش كردن لبو خويندن لبو همو برسيارنا زارجتر سلاو طبعا اوي بينيتان وردكاريشي زور بولسر ولاياتكاني أمريكا شاركان ولاياتكان بشيوشي كشتي كاما ولايات زور بناو بانجا كوتي دا چين داري أمريكاي وكاما شار لهمان بناو بانكترا لنا او ولاياتي كاما ولايات ساردا گرما نامي بسمو وردكاريكي دوباره بلام او
بارچینە سەر کامە ویلایەت باشە لە بۆ ژیان، کامە ویلایەت باشە لە بۆ منداڵ بەخێوکردن، لە بۆ خوێندن، لە بۆ ئیشکردن، لە بۆ تەرفیهی حیات، لە بۆ ژیان و خێزان و با بڵێ منداڵ بەخێوکردن بە شێوەیەکی گشتی ویلایەتە گەورەکان یاخۆت ویلایەتە بەناوبانگەکان بەڕاستی ژیانی لێ قورسە ئەگەر ئەڕاست بیتن. شارە گچکەکان زۆر باشترە لە بۆ ژیانکردن و منداڵ بەخێوکردن و تربێدان لە شارە گەورەکان. ئەوە شتێکە واضحە و خۆشیاندانی پێدا دەنێن. لەبەرەوەی شاری گەورە دەبێتە شاری خاستن کالیفۆرنیا و مایامی فلۆریدا و نیویۆرک و شاری تۆریستینەوە، تۆریزمنەوەنە، شاری گەشتیارینە، خەڵکی زۆر دێتن، هەم خەڵکەکەی زۆر دەبیتن و عادەدەکەی زۆرتر دەبێت، هەمیش بەڕاستی بێسەروبەری پێوە دیار دەبی و لایانی تەرفیهی دنیاویی زۆر تێدایە. لەوەیە ئاسان نییە مناڵی لێ بەخێو بکەیت، ئاسان ناڵێ مستەحیلێ، بەڵام ئاسان نییە. شاری گچکەکان دائیمەن باشترن، دائیمەن حتا ئەمریکیەکانی گەنجەکانیش لەو شارانە نامینێنەوە، لەو شارانەی گەنج بن لە شاری گچکە نامینێنەوە. ویلایەتەکانی لای سەرەوە ئەوانەی کە ساردن، مینۆسۆتا، نۆرت دەکۆتا، مۆنتانا، ئایداهۆ یاخود ویسکانسن، لینکن، ساوت داکۆتا و وایۆمینگ و ئایەوە، ئەوانە زۆر ساردن، هەم عەدەدیشان کەمە و ئەو شوێنانە بەڕاستی باشن لە بۆ منداڵ بەخێوکردن. ویلایەتەکانی یوتا، کۆلۆرادۆ، کاناڕاستی ئەمریکا دەکەن، ئەوانە زۆر باشن لەو بەخێوکردن، خاستن یوتا کەوا هاوڵین دۆمینەیت بووە، وەکوڵی خەڵکی مۆرمۆنی گەلێک زۆر لێیە، مۆرمۆنەکانی زۆر کەسی بە ئەدەبن، ئایلەدارن، با بڵێن کۆنزەرڤەتیڤن، خۆپارێزن لە وشتانە، زۆر باشە لە بۆ ئایلە بەخێوکردن. دەشتوانی بچێت و لە تەنی شارێکی گەورەش بژی، ئەوەش هەم باشە، لە بۆی مەسرەفی شتە و هەرزانترە و خانەکانی هەرزانترە و کۆنتڕۆلی عایلی خۆ دەتوانی بکێ بەڕاستی، ینی ڕەفاهیەتی زۆر کەمتر تێدایە. ئەوە لە ڕووی منداڵ و خێزانەوانە. لە ڕووی ئیش و کارەوە ویلایەتەکان بە شێوەیەکی گشتی ویلایەتی گەورە، شاری گەورە ئیشی باشترە لە شاری کچکە، فۆرسەی عەمەل زیاترە، کۆمپانیا و شەریکات و ئۆفیسی زیاتر لێیە. ئەوەیە نقطەی سەرچێکە، ینی شاری گەورە باشترە، بەڵام ئەو کارکەش بە ئیش نینە، ئیشی خۆیان هەیە، بەڵام لە شاری گەورە زیاتر فۆرسەی عەمەل زیاترە. لە بۆ کەش و هەوا وەکو باسمان کرد، بەڕاستی کەش و هەوا ویلایەتەکانی لای سەرەوە لە خەریتەکەش باسمان کردێ زۆر ساردن، بەڵام ویلایەتەکانی خوارەوە لای باشوور زۆر گەرمە. ئەمریکا ئەوەندە گەورەیە کە هەموو کەش و هەوایەکی تێدایە، بەهاری تێدایە وەکو کالیفۆرنیا و مایامی فلۆریدا، زستانی تێدایە وەکو ویلایەتەکانی لەسەرەوە، هاوینی تێدایە وەکو تێکساس و شوێنانە. تۆرنادۆ هەیە لە ویلایەتەکانی لای ئالاباما و لیوزیانە، مەسەلەن هەریکەین هەیە لای ئیست سایدی، یعنی ئەوەندە گەورەی ناتوان هەم خۆشەکانی ئەمریکا لە یەک ویلایەت خڕکەیەوە. هەندێک ویلایەت خۆشە، کەشوهەوای خۆشە بەڵام گرانە، هەندێکەیە هەرزانە بەڵام ساردە، هەندێکەیە هەرزانیشە و ساردیشە بەڵام جەریمێ زۆرە، یعنی ئەنواعی تێدایە. ئەوە لە بۆ خوێندن بەڕاستی ئەمریکا لە بۆ مەسەلە مەرحەلەی ئەعدادیە و متەوەستە و ئیبتیدایی سیستەمەکە تەقریبەن توان بڵێم هەموو وەکو یەکە، بەرزنیزمە چیدای ئەوەیان باشترە ویان خراپتر، بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو ئیحتیمامدانە بە تەڵەبە. زۆربەی هەرە زۆر ویلایەتەکان کالیفۆرنیاوانە پاس دێتە بەر دەرکەی منداڵەکەی لەبەوە دێتەوە، ئەگەر لە کیلۆمەترێک لە کیلۆمەترکردنی دوورتری لە مەکتەبەوە دەتین و دەرباتن. لە ڕووی ئیحتیمامدانەوە لە هەمووان زۆر باشە، بەڵام دەبێنە سەر ئاستی زانکۆ. زانکۆیەکان تەبعاً هەندێک زانکۆ هەیە زۆر معروف و دووەلیان بەناوبانگە، بێرکلی یونیڤرسیتی لە کالیفۆرنیا یەکەمە دووەمە لە عالەم، مەبزان هاروەردمان هەیە، یێڵمان هەیە، پرینستنمان هەیە، ستانفۆرد هەیە، ئەوانە عیملاقەکانن و تیوشنیشان گرانترە. بەڵام لێرە کۆمیونیتی کۆلیجەکانیشەنە،
مثلا وەکو مەحادەکەی خۆمانە دەتوانین لێ بچینی 2 ساڵ بخینی دوای تەحویلکەی لە بۆ زانعەکەی 2 ساڵێکت کەژێ بخین ئەو کۆمەدی کۆلیجانە هەموو ویلایەتەکان هەیتیان 2 ساڵی بیدایی دەخینی و هەر نەفسی ئیحتیمام دانیشە و هەرزانتریشە لە ڕووی خوێندنەوە بەڵام شتەکەیە مەسەن لە کاتی تەقدیمکردنی ئیش یانەوە دێنە سەرێ لە ئیشکردنەکەی ئیش تەقدیم کرد لەو شوێنەکەیە وەکو باسمان کرد دوو کەس تەقدیم دەکەن لە بۆ ئیشە یەکێکیان شەهادەی دکتۆرە هەیە یەکێکیان شەهادەی هەر نییە ئیشەکە چه ئیشەکە داتەبەیسە کۆمپیوتەریە مەسەلەن ئەوی دکتۆرا هەیە درێکا کەم وڵایی ئەو اختصاسە نازانم زۆر شارەزای منێ نییە ئەو کەیت کە دەرێت دەزانم کابرا ساحبیش دەرەکا کە دکتۆرایکە با لە خۆت بێم نامێ ئەمنەوەکەیت کە تعین دەکەم هەم کلوفەکەی هەرزانترە هەمیش ئیشەکەم لۆ دەکات چۆن پارەی دەدەمێ ئەم چیشم بە شارەکە دەچێت شارەکەی خۆت بڕۆ لە شوێنشتر بەکاربینە یعنی لێرە کورتی پوختی سکیل دەوەردەبینی ئەکسپیرێنس دەوەردەبینی ئەزموو دەوەردەبینی نەک شەهادە ئەوە شەیە شەهادە مەسەل ئیشوکار لە هەندێک ویلایەتەکان کامە ئیشی زۆرە وەکو باسمان کرد ئیش لە ویلایەتە گەورەکان زۆرترە یعنی لە شارە گەورەکان بەڵام ئەکسپیرێنس زۆر مهمە یعنی ئیشێکم زۆر بە ئاسانی دەست ناکەوی چونکە تو تەجروبەت نییە لە وڵاتە هەر تەقدیم ئیشێک دەکەی دەڵێ پێشتر لە چی ئیشتکردی دەڵێ ئیشم نەکردی یان لە عێراقیشم کردە ئەیترەوان توزانێ عێراق چی شێکت کردی ئایا ڕاست دەکەێنە زۆر بە دەگمەنەی وەرەگریتن بەڵام لە ئیشی دۆم زۆر ئاسانە لە بەرەوە چکە ئەوان ئیشی دۆم تەقدیم بکەی دەڵێ ئیشەکەم دەشێ بۆ لە فلانە جێ بۆ دەرێ باشە ناوی مانیجەرەکەی سوپەرڤایزەرەکەم دێت تەلەفۆنەکەی ئیتساڵی پێ دەکە فلانی کەس کوو بۆ لە ئیشێ مەزبوط دێتە ئیشێ لەیزینیە لە تەمبڵ نییە لە ئیشێ ئەوانە لێوێ دەپرسن ئیشەکەم لە بەدەستکە ئیدۆم و سێن زۆر ئاسانە بەڵام ئیشەکەم زۆر زەحمەت بەدەست دەکەوی جارێکم لە ڕووی گرانی هەرزانی ویلایەتەکانی لای سەرەوە هەرزانن لە ئەمریکا بەس کرێخانی کرد مەزبوط بیتن لەگەڵ تەمی سەحیەکەت باخی وکان کە ژیان ئاسانترە بەڵام کرێخانی بەڕاستی زەحمەتە مەسەن لە کالیفۆرنیا دوو ژوورێک لێ بە $2000 مانجێ وە زیاتری شەیە بە $4,000 شەیە لە شوێنەکانی تر بەڵام ویلایەتەکانی لای سەرەوە لێ بە $1000 بیتن سعاتی ئیشکردن لێرە لە ئەمریکا بە دەگۆڕێتن پێشترێکە بە $9 بێستاکە وەزان بووتە $13 مینیمەم یعنی کەمترینی لە هەندێک ویلایەتەکانی لێرە بە 19 و 18 و 20 سعاتی بەس لێ فکر نەکەوێ بڵێ سعاتێک بۆندە یعنی گە ڕۆژی هەر سعاتیشکەی هەر سعات دەکات نزیکی $150 $150 بەڵام مەسرەف گرانە تۆ گەش خۆپەشی بیری بە $2000 خواردنەکەت ئەو کاین کە $3000 زۆر زۆر دەکات لێ هەر ویلایەتێک بەپێی ئاستی مەعیشەتی خۆی پارە و زیاتر کەمتر زیاتر دەدات چ جۆرە ئیشێک باشە بەڕاستی ئیشەوانە شادەدارن ئیشی عەمەلی زۆر باشە وەکو ئایتیە وەکو دکتۆریە نێرسینگ ئەوانە زۆر زۆر باشن لە خەستەخانەکان ئیشی عەمەلیەکانی خۆمان فیتەری بەڕاستی ئیشەشی زۆر زۆر باشە فیتەرێکە دەتوانم بڵێم نەفسی ئەو پارەی وەردەگری کە دکتۆرێک لە کوردستان وەردەگری دقەی فیتەری کەمتری نییە لە $1 سەوە سارەکەم بۆ بەم عەتەڵە شێویترەکە 2 ساعتیشی تێداکە $120 چارجم نەکەن وەک زیاتری شەیە ئەوەکیدی ئوبەر و لیفت تەکسی ئەو ئوبەر و لیفتی پێدەرێت تەکسی یەک لە شەهرە باشەکانە لێرە خاستە لە ویلایەتی گەورە شاری گەورە خەڵک چۆ دەکاتن بەوەی ئیشەکان زۆرن بەڕاستی بەڵام ئەوانە بە شێوەیەکی عام بە هەندێک باسی قوتابی بکەین بەلەوەی بچینە سەر قوتابی پرسیاری زۆرم لەواتێ لەسەر گەشتیاری چۆن تەقدیمی گەشتیاریەکەن زۆر ئاسانە یعنی پێویست بە هیچ شتێک ناکە فۆرمەکەی پڕ دەکەی لە قونسوڵی ئەمریکا لە هەولێرێ ئەگە ناوت هاتەوە دەچی تەقدیمەکە کاکەلۆ دەچی ئەمریکا وڵا لە خۆشی دەچم و ویزەکە دەداتێ ویزەکە شەرزانە بە $6 $100 نازانم چەندە وابزانم لە بازاڕی ڕەشی شەیە بە دەفتەروانە بەڵام من نازانم من شتێک باز ناکەم کە نایە سایبی قوتابی من زۆر تەوسیە دەکەم قوتابی ئەوانێک کە جامیعە تەواو دەکەن دوو ڕێگە هەیە زۆر ئاسانە کە توانن پێ بێن ئەمریکا بخوێنن یەکەچیان فول برایتە فول برایتەوەی کە لە ئەوی شارەزای دەزانی سێ بەرنامەی ئەمریکیە مساعدەی هەندێک وڵات دەکاتن ئەگە وەرژی لەسەر مەسرەفی خۆدەتین تێرە و دەشتاتەوە لە بۆ ماستەریە بەس فول برایت بەس لە بۆ ماستەری لە بۆ دکتۆرای نییە بەڵام قوتابی عام ئەگەر لەوەش نەبوو
كلية تواكد مثلا سير تشكيل له جامعة أمريكا إلا ما تقدر جامعة نيويورك جامعة هارفارد جامعة كاليفورنيا أو شتانا مكان برو جامعة كتقديم كوا خلق ناتيتن لوجيا ناتي زور زحمة الساعة وكل الولايات كان لا يسرع وكو باسم كت مينيسوتا ونورث داكوتا ايداهو مونتانا او انا اسانتر ورد جيري براستي تماشا ريكوايرمنت كان وشي ناو سايت كان ويب سايت يو جامعي زور اسانا لا جوجل يبنوسا مثلا كوليج ياخذ الليست اوف كوليجز اند يونيفرسيتيز ان مونتانا الليستي جامعة وكلية كان شو هم جامعة نيني هذا شان كلية مثلا جامعة كلية كان لولايات مونتانا يجلس استعداداته أو وقت شيء باشي دي براسي بلا ما قلت حزن اللي بي أسانة برو يجي جامعة كان مشاكل برونا ويب سايت كان مزانا الويب سايت كان مزانا graduate program يعني graduate program يعني برنامج graduate يعني يا ماستر يا دكتوراه بعدين أكلوا دول وقرين اگر نبود راز جامعه خفات که برو سر جامعه چکا graduate program لویش برو سر international student قطابی نیو دولتی لویت مشار requirement کانی که مثلا دبی او کسیا شهاده اوه هبیتن مثلا تو انگلیسی تاوکل یا ادب تاوکل یا ادب انگلیسی یا خود linguistic تماشا که زن اختصاصان هي ياخذ هر اختصاص ايكونومي بزانه سيناودني او اختصاصي توان هي كم زاد بالا هيتيا برو سر ويب سايتك برو سر او برنامجوان تماشا كم زان ريكوايرمنت يو اويتيا او جا او ببي طلبه ماستر لويندرتيا طبعا زور اسانه اشتشكه هي عندك جامعه هي توانيتو اختصاصك اش ديك نبيت وكردستاني مثلا اختصاص انجليزي تي كومال ناسي ناتواني بخيني بلا ميروانيه زور اسايه برو اختصاصك بقوره عندك يدل equivalent ها اگر او شاعر مثلا درجه اختصاصي كومال ناسي بي دري ياخذ اختصاصك كومال ناسي بي ياخذ equivalent يعني دتواني نزيق بي مثلا كومال ناسي درو ناسي او انا هم يك بابتنا زانستم رفاده كان بيل اسان ورد جدي شو برو سر زعم اوكي ويب سايت كي مرزه كان مشاكل requirements international requirements ياخذ admission requirement اواني كورد جدي مشاكل زان سيدي طلبك او زعم او شهاده هي مثلا توفلي هي يعني اي ال سي ديتن زي امريكا زياده توفلت هي زانت سمرزه كي ورد جدي كاتك ورد جدي اذا دوش التمشاكل اگر زان requirement كان شمول دكا تمشا دوش تتركا اگر براستي بپارەی خۆت بێ ئەمریکا بەڕاستی گرانە ئەو جامعەیە زۆر گرانە لەبەرەوەی ئینتەرناشنڵ دەبڵ پارە دەی بداتن وەکو یەکێکی نییە کە لێرە بیتن پارەکەی مەسەلەن ماستەرێکە وادانێن ماستەر عادەتەن 30 کرێدتە 33 کرێدتە یاخود نوقتە هەر دەرسی 3 کرێدتە یەکی دەوێت ماستەر بخوێنیتن دەبی 30 کرێدت بخوێنیتن دەکات 10 دەرس هر كريديتي لبو انترناشنال ستودنت دوري $800,000 براستي 800 يعني $1,000 يعني تو اگر هر سي تاوكي اذا كان $3,000 $3,000 بصالة كوني ودو صالي حديث ما كان جتو $1,000 بلاي كمي ديوتن زور دكا الريش كهيا برو جامعنا تمشاكا كواس سكولرشيب يعني مساعدة طلبي دي كانوا طلبي دي تو امريكا كورتو انترناشنال ستودنت دزان مصرفك الزوره ورث لكن من إيجبك من بارة ددمي pocket money كددمي يعني بارة كددمي كبي بيجي براستي وهروا خويني بارة كش ببلا خويني كش ببلاش بارة اللي ورناكرم أو مساعدات أنا هي أو رجع أنا هي عندك جامعة هي مفروضة international student ورقريتن لبرت لبوي أو فندق ورد قريتن أو بارة لحكومتي فيدرال ورد قريت لكاك هامن مثلا أوصل ده طلبة graduate ميا ده طلبة ميلو ماستر دخينا لبو دكتوري بلاي كمي دوها تاسي دبي انترناشنال ستودنت بي دوسيج كاش مثلا دبي لاجئ بيت يعني لو فرض يكك دوي لاجئ بيتن ياخذ انترناشنال كبير او كانت كده تواني تنبى منافسه باوانا ديتن او نبوي دبي ديفرسيتي دروس كاتن يعني هم تشنيك دروس كاتن بيكو امريكا كمان بس امريكيه انواع قوميه واقليه ودين كده أو باشتري الرجاء أكرم كاتب بيوكا أشيراني كسكولرشيب يعني فلد نبيتن يعني أو صالش كنا أجا مقصد ثبيتن تتواني هالرجاء وايداني تكاكا
ڕۆژەی ویلایەتە چێگەر ئیشەکردنی ڕۆژەی ویلایەتە بگەڕێ و جامیعاتانە چیتەدا نییە کامە جامیع شادێکی منیان هەیە ئەو اختصاسە منیان هەیە کە داوا دەکەم بەڵێ هەیتیانێ دەچمە سەری بزانام ڕکوارمەندەکە شمولون دەکە بزان سکۆڵەرشیپی هەیە تەقدیمکە لۆنە باشتر لەوەی کە هیچ نەکەی ئەو فکر نەکەوێ بڵێ وەڵا تەقدیمیشکەمە ناگیرێ ئەگەر فکرێ بکەوێ فعلا لە ئێستا ئەوە ناگیرێ کە زۆر هەیە وەرگیرەیە ئەوە لە بۆ قوتابی لە بۆ پرسیارشکە و کۆ تەوزیحێک لە بۆ ڤیدیۆیەکێتر گرین کارت و SIV SIV چ بوو باوەکو دووبارە تەوزیحەکەم SIV سپێشڵ ئیمیگرنت ڤیزا ئەوانەی کە پێشتر لەگەڵ ئەمریکان ئیشان کردیە ساڵی 2003 تا 2012 ئەوانە ئەمریکا بەرنامە چێ بوو ناوی SIV بوو سپێشڵ ئیمیگرنت ڤیزا وەکو وەفایەک لە بۆ ئەوانەی کە لەگەڵ ئەمریکیەکانیشی کردیا وتی لەوەیە گەمە سەحب بکەنەوە لە ئەمریکا احتیمالە ئەزیەت بدرێن لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە ئیتر مادەم ئەمریکا خۆی تەڵەبی ئەو نەفەرانە کرد ئەو نەفەرانە بە فول مساعدە دێنە ئەمریکا سامنیەک لەوانە بوون کە هاتم بە SIV هاتم تەنها پارەی تیارەکەم داوە 48 دۆڕەقەمدا خۆم و دوو نەفەرێکە خێزان و مناڵەکەمان 48 دۆڕەقەی پارەی تیارەکەم دا بەس باکۆکەین کە هەم لەس ئەمریکای بوو طبعا معاملاتە بوو لە کوردستان لە بەغدای کردم هەندێک مەسروفات ڕۆیی نزیک 5 دۆڕەقە بە فحوساتی تووبی و ڤیزە و شتانە گرین کارداوانێک کە بە لۆتەری دێن بە لۆتەری ئەوانی مانجی دە تەقدیمان کردیە و کە هەموو ساڵی مانجی دە دەکرێتەوە مانجی 5 ئەلان دەکرێت ئەوانە بەعسا تاعودەچیان لێ وەردەگیرێکە تو ناتوانین داوای مساعدە بکەیت لە ئەمریکا بەڵام مەچیدە ئێرە هەموو شتەکان دەگۆڕێتن هەموو شتەکان خەڵکی تەقدیم دەکاتن جا ویلایەت لەگە ویلایەتەیە ئەوەیە قانونی جیایە ویلایەت دەوڵەمەندە هەموو مساعدەی هەندێک ویلایەت کێ دەرکا کە بەس پارەی کاشەکە نادەمێت باقی و کەتێ دەدەمێت فوتستامپت دەدەمێت و مناڵەکەت بستە مەکتەبی بە بەلاش و مێدیکێتت دەدەمێت بەلاش ئەوەیە بەڵام ئەگە تو وەکو گەشتیار بێ ئێرە هیچ مساعدەکە ناداتێ هەتا تو ئەوراق لە محکەمەی بیتن ئەگە بتوێ بمینێەوە و کەیست دروستکەیەوە ئەوە هیچ مساعدە ناکە هەتا ئەوراق لە محکەمەی بیتن احتیمالی هەیە مێدیکێت بداتە منداڵەکانە نەخۆت بەڵام دەبی ئیش بکەیت ئەوە زۆر بە خێرایی و بە کورتی و بپوختی لەسەر ویلایەتەکانی ئەمریکا وگە هەر پرسیارێکتانە بوو لە کۆمنت بنووسن پرسیارانی استفادە دەکەم لە بۆی ڤیدیۆش کە دروست دەکەم بەس لەسەر زەو ئێوە پرسیارانە وەڵام دەدەمەوە تا ڤیدیۆی تر هەر شاد بن و کاتێکی خۆش